ساڵتان لێ بێت میێرانی کورسات نیوز منە ڕۆتوفیخم ئەڵخێمشەی بەرنامی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر داتا و ژمارە لە هەڵبژاردنەکانی تورکیادا و مەنەزانین هەڵبژاردنەکانی تورکیا پەرلەمانی و سەرۆکایەتی چواردەی ئەم مانگە بەڕێوە دەچێت. ئەم هەڵبژاردنە هەم بۆ تورکیا گرنگی خۆی هەیە، هەم بۆ هەرێمایەتی و هەم بۆ دنیاش، کێبڕکێشی بەهێز هەیە لە نێوان بەری ئەردۆغان و هەروەها بەری کەمال کلیژدار ئۆغڵۆ، هەرێکە و بە ئاراستەی بەرژەوەندەکانی خۆی لە بانگەشەی هەڵبژاردن و دیبەیتەکانی هەڵبژاردندا قسە بۆ جەماوەر و دەنگدەرانی خۆیان دەکەن. ئەوەی کە ئەم جارە لە هەڵبژاردننی تورکیادا ڕوودەدات تا چەندە گرنگە بۆ خودی تورکیا و بۆ ئەو گۆڕانکاریە گەورانەی کە لە سیاسەتی گشتی و دەرەوەی تورکیادا ڕووەدا بەرامبەر بە هەرێمایەتی و ناوچەکە و جیهان و بە تایبەتی بۆ مەسلەی کورد تا چەندە گرنگە هەڵبژاردنە لە وڵاتە، چونکە زانین ئێستا کورد لەبەری کەمال کلیژدار ئۆغڵۆی و دەیانەوێت کۆتایی بێنن بە دەسەڵاتی دوودەیەی ئەردۆغان لە تورکیا کە سەرڕایەوەی زۆرێک لە چاودێران بازەوە دەکەن لە ماوەی ئەو دوودەیی دەسەڵاتی ئەردۆغان لە تورکیادا کورد تا ڕادەیەک لە هەندێک ناوچەکانی سوودمەند بوو بەرەو پێشون هەبوو لە ڕووی ئابووری و گەشەستەندن و هەروەها ئاوەدانیەوە. کەمال کلیژدار ئۆغڵۆ کە لە بەرامبەردا کورد بە هەموو پارتەکانی و بە هەموو سەرکردەکانیەوە لە بانگەشەکاندا پشتیوانی بۆ دەرەبڕن تا چەندە ئەمە بێتە فریادڕەس بۆ کورد لە باکووری کوردستان. سیاسەتی گشتی تورکیا لە دو هەڵبژاردنەکان بەچی دەگا، ئەو دۆخە ئابووری قورسەی کە هەیە ئێستا وڵاتە پێوەی دەناڵێنێ بەچی دەگا و هەروەها قساکەین لەسەر ئەو داتا و ژمارانی کە ئێستا لەم هەڵبژاردنەدا یعنی یەخرێتە ڕوو لەسەر جەم میدیاکانە و هەروەها لە ماڵپەڕی ڕۆژنامە و پەڕە ئەلکترۆنیەکان. ئەم شەو گفتوگۆکەین لەم بارەیە بە میوانداری برای بەڕێزمە کاک ڕێکەوت ئیسماعیل شارەزای کاروباری تورکیا کە لە سعودی لەگەڵ بەخێر بێ کاک ڕێکەوت. خۆشحاڵین کە نزیکەوە بینی. هەڵبژاردنەکانی تورکیا نزیک بووتەوە، چواردەی پێنج هەڵبژاردنێکی گرنگ و یەکلاکەرەوە کرێ لە وڵاتە و ئێمە ژەمانەوێت ئەم شەو لەم بەرنامەیەدا بە داتا و ژمارە کۆمەڵێک بابەتی گرنگ باس بکەین، تەوان بە شارەزایی جەنابەت ینی ڕوونکردنەوەکانە خێت سەرەوە. ئێستا ینی دوو بابەتمان حازرە، گرافیکێک ئەڕات ئەیبینین و جەنابەت هەندێک زانیاری تێ لەو بارەیەوە لەسەر گرافیکەکان قساگە سەر گرافیکی لەسەر شاشە ڕواگەر ببینی کاک ڕێکەوت. ئەمە سەبارەتە بە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کە لە 24 حوزەیرانی 2018 ینی ئەمە هەڵبژاردن بەم شێوازە بوو. حەزەکەم جەنابەت خۆت ینی ئەگەر زانیاریەکانت هەیە بیخیتە ڕوو بۆ ئێمە بۆ بینەرە. بەڵێ ساڵی 2017 ریفراندۆمێک لە تورکیا ئەنجام درا. ئەو ریفراندۆمە بۆ ئەو بوو کە سیستەمی پەرلەمانی لە تورکیا بگۆڕێ بۆ سیستەمی سەرۆکایەتی. لە دوای ئەو ریفراندۆمە کە گومان لەسەر مصداقیەت و ڕازگۆیی ریفراندۆمەکە هەبوو، چونکە بە پێی زانیاریەکانی جەهەپە کە بە ئاشکرا لە ناو میدیاکانی تورکیا ئاماژەی پێدا، نزیکەی 2 ملیۆن کارتی تەزویر خراپەوە ناو سندوقەکانەوە یاخود کارتی مۆر نەکراو بۆ ئەوەی کەوا ریفراندۆمەکە بە سەرکەوتووی لە قەڵم بدرێ. لە نەتیجەدا لە ئەنجامدا ریفراندۆمەکە ئەوەی سەلماند کە سیستەمی سەرۆکایەتی لە تورکیا بچەسپێ. بە پێی ریفراندۆمەکەی ساڵی 2017 لە 2018 مانگی 6 هەژدەی 6 2018 هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمان پێکەوە لە تورکیا ئەنجام دراکە. ئەوە نەتیجەکەیەتی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی پێشوا بێگومان کاندیدەکان 6 کاندیدمانە بوو، 5 بوو، ڕەجەب تەیب ئەردۆغان بوو، محەرمەینجە بوو، سەلاحەدین دێمیرتاژ بوو، مەراڵە کشنار بوو، تەمەل کەرەمۆغڵو لەگەڵ دۆغۆ برنچک. بێگومان وەکو لە گرافیکەکەیە بەڵێ ئەمە ئەوەی ساڵی 2018 کە ڕەجەب تەیب ئەردۆغان بە ڕێژەیەکی کەم لە 153 دەنگەکان، کەواتە ئێمە توانین لێرانەدا بڵێن لە کاتی کە هێشتا ئەردۆغان لە ئێستا بەهێزتریش بوو لەو پەڕیهێزی خۆیدا بووە لە 153 دەنگەکانی گەلی تورکیای بەدەستێناوە. یعنی تا ڕادەیەک نیوەی خەڵکی تورکیا متمانەی خۆیان بەخشیوە بە ئەردۆغان. تەوانەگە سەیری گرافیکەکە بکەین ینی قسەکان شێ پێ بڕم لە دوای ڕەجەب تەیب ئەردۆغان سەیرەکەی ئەو بەرەیە کە ئێستا پشتیوانی لە کەمال کلیژدار ئۆغڵۆکە، ینی بەڕاستی سەیرەکی دەنگەکانی ئەوان لە بەرامبەر ڕەجەب تەیب ئەردۆغان لە ساڵی 2018 ینی ئەوەندە جیاوازیکی زۆر نەبووە. خۆی ئەگەر ئێستا سێری ئەو گرافیکە بکەین ئەوانەی کە لەوێن ئەگەر بەم دەنگانە بمێنەوە ڕەجەب تەیب ئەردۆغان هەیباتەوە.
ئەوەی باتەوە ئەگەر بەم شێوازە بێت ئەگەر بەم شێوازە بۆ لەبەرەوەی محەرم ئینجا بۆ نمونە کەسایەتی چۆک و محەرم ئینجا کە ئێستا دیسانۆ خۆی کاندید کردوتەوە دوو جار بەرامبەر بە کەمال کەرجاڕۆغڵو لە پارتی جاپە خۆی پێشتر سەر لە پارتی جاپە بوو بەڵام جاپە لە دوایەوەی کە دەنیز بایکاڵ سکانداڵێکی پێگیرا لە پارتەکە دەرکرا دوو کاندید هەبوو سەرەکی کاندیدێکیان بڵێن محەرم ئینجا بوو کاندیدەکەی کەش ئەمەی ئێستا کەمال کەرجاڕۆغڵووە ئەو لە هەڵبژاردنەکانە دەرنەچوو بێژگەلەوەش لە بەرامبەر بە ڕەجەب تەیب ئەردۆغان لە کێبرچەی سەرۆکایەتیا دیسانەوە دەرنەچوو بەڵام ئەم جارەیان دیسانە خۆی کاندید کردوەوە لە ڕاستیە ئەمە لە سوودی ڕەجەب تەیب ئەردۆغانە بەڵام لەبیرمان نەچێ ئەو دەنگانە کاتی خۆی کە ئەو هێناوێتی دەنگی جاپە بووە دەنگی خۆی نەبووە ئێستا جاپە کاندیدەکەی جیاوازە بۆیە نابێ ئەو دوشتە ئەمەشکە هەیە هی دەنگی حیزبەکانە بە ئەوش ببینی حەزەکەم لەسەر ئەوش هەنێ بەس ئەمە تۆزیشکەش لەسەری قسە بکەم هەروەها مەراڵەکشنار بێگومان مەراڵەکشناریش کە خۆی لە مەهاپە جیابۆتەوە ئێستا لە ناو بەرەی جەهاپەیە بۆیە ینی بڵێن تا ڕادەیەکی زۆر کاندیدەکان ئەوەی کە ئێستا خۆیان هەڵبژاردووە لەگەڵ جاری پێشوە جیاوازی زۆری هەیە بۆیە ئەگەری بردنەوەی ئەردۆغان لەم جارەدا کە بەرامبەر کاندیدێکی بەهێزی وەکو کەمال کەرجاڕۆغڵووە و لە بیرشمان نەچێ دەنگەکانی سەلاحدین دەمیرتاش کە لە کاتی خۆیدا 8.4 نزیکەی 5 ملیۆن دەنگە بەڵێ لە 5 ینی زۆربەی زۆرینەی دەنگی کوردی بەدەستێناوە لە 2000 تا ڕادێکی زۆر بڵێ ئێستا تەنیا بڵێن کاتی خۆی هاتدەبوون ئێستا پارتی چەپی سەوزیشن ژمارەیەکی زۆر لە پارتە چەپەکانی تورکیاشیان لەگەڵایە نزیکەی 7 پارتن ئەمانە ڕاستە وەزنیان نییە بەڵام خەڵکیان لەگەڵ بەڵام دەنگیانەیە بتێو نەتوێ ئەمە ئەوە دەکا کە ئەمە ئەم دەنگەش ئەچێتەوە بۆ کەمال کەرجاڕۆغڵوو چونکە وەکو بە باسمان کرێمە چەپی سەوز بە ئاشکرا بە پێچەوانێ لە سەرەتایی نزیکبوونی هەڵبژاردنەکانە یەکلا نەببوونەوە دەیانگوت ئەگەر بەرەی ئۆپۆزیسیۆن مافەکانی ئێمە نەسەلمێنێ ئێمە کاندیدی خۆماندا ئابەزێنین بەڵام کاندیدیاندانە بەزانەوە ئەمەش ئەوە دەگەێنێ کە لە 100% دەنگەکانی چەپی سەوز دەڕوا بۆ جاپە بۆچی لە 100% چونکە ئێمە لە بیرمان نەچێ ڕەنگە دەنگەکانی بڵێن پارتێکی وەکو بڵێن دۆخۆبرنجک یان مەسەلەن سەعادەت لە 100% نەڕوا بۆ ئەو بەڵام چەپی سەوز بە تایبەتی بڵێن ئەو حیزبانی کە لەگەڵ ئەوان هەڵکەوتەی حیزبایەتیان وایە کە لە 100% پابندبوونیان هەیە بە حیزبەکەی خۆیانەوە بۆیە کاتێک کە چەپی سەوز داوا لە ئەندامانی خۆیەکە داوا لە کوردەکە کە دەنگ بدەن بە کەمال کەرجاڕۆغڵوو دەنگی پێدەن بۆیە ئەمە ئەو ڕێژەی کە وتمان لە 8.4 بۆ کەمال کەرجاڕۆغڵوو لەلایەن کوردەوە گرنتیەوە بەڵێ باشە ئەمێ هەنێ لەسەر ڕێژە و کورسی ینی پارتەکانی ژەوەی ساڵی 2010 قسە بکەین ینی ئەمە گرافیکی شکەیە کە ئێستا لەسەر شاشەکەیە بڵێنەوە ئەکەپە لە 142.5 بە ڕێژەی دەنگ ژماری کورسی 295 بەڵێ کورسی پەرلەمانە کورسی پەرلەمانی ئەمە کورسی پەرلەمانە ئەمە لە بیرمان نەچێ ئەم کورسی پەرلەمانە کاتی خۆی سەلاحەدین دەمیرتاش بوو کە ئاکپارتی خست چونکە ئاکپارتی لەو هەڵبژاردنە بەتەمای 400 کورسی بوو هۆکاری خستنەکە چی بوو هۆکاری خستنەکەی ئەگەر بزانین ئاگادار بن لەم ڕۆژانەیە سەلاحەدین دەمیرتاش لێدوان زۆرەدا یەک لەو لێدوانانەی کە داوێتی بە دوور و درێژی باس لە سەردانەکەی خۆیەکە بۆ ئیمراڵی بۆ لای بەڕێز سەرۆک گۆجەلان باسی ئەوە دەکا کە ئەوان مەرجیان هەبووە بۆ ئەوەی کە دەنگ بە ئاکپارتی بدەن بەڵام ئاکپارتی ویستوێتی بە فێڵ ئەردۆغان ناچار بکات وا بکات کە ئەمان دەنگ بن بە ئاکپارتی بەرامبەر بە هیچ بەرامبەر بە کۆمەڵێک تەلەڤیزیۆن و مێز و کورسی تازە کە بۆ ئۆجەلانیان بردووە لە زیندان ئەڵێ ئۆجەلان لە زیندان پێیوتم ئەگەر دەنگیشتان بە من نەگەیشت نەتانزانی من ڕائم چییە ئێوە لەگەڵ گەلی خۆتان نابن خیانەت لە گەلی خۆتان نەکەن
پشت لەگەلی خۆتان نەکەن کامە گەل ئێوێ ئەوە بکەن بەواتایەکی دیکە مەبەستی ئۆجەلان ئەوەیە کە ئێوە بە قسەی ئەردۆغان نەکەن و تێنەکەون ئەگەر دەنگ و ڕەنگی منیش بڵاو کرایەوە بە قسەی منیش مەکەن دەنگ بەگەلی خۆتان بدەن ئەمە بۆ هۆکاریەوەی کە گۆڕانکاری لە کورسیەکانی ئاک پارتی کورسیەکی کەمی هێنا لە ناو پەرلەمانە بۆ هۆی ئەوەی کە نەتوانن بەشێک لە چاکسازیەکانی خۆیان تێپەڕێنن چونکە زۆرێک لە بڕیارەکانی پەرلەمانی تورکیا سێ لە سەر چواری دەنگەکانی پێویستە لەبەرەوە بڵێن دابەزینی ڕێژەی کورسیەکان لەوانەیە زۆر گرنگە جا ئێمە ئەم جارە ئەگەر سێری بکەین باواز لە هەڵبژاردننی سەرۆکایەتی بێنین ئەمە پرسیارێکی گرنگە ئەگەر ئاکپارتی سەرۆکەکەی کەوت ئۆکەی ئەردۆغان دەرنەچوو بەڵام خۆ ئاکپارتی لە پەرلەمان دەنگهێنێ بوونی ئەبێ چەند دەنگهێنێ ئەمە گرنگە چەند کورسی دێنێ بۆ ئەمە هەڵبژاردن ناتوانین بڵین ئەگەر ئەوە ئەردۆغان وەکو سەرۆک دەرنەچوو جەناب دەڵێ بۆ نمونە ئاکپارتی لە هەڵبژاردننی پەرلەمانیە و لەو ڕێژە کورسیانی کە هەیە دیاریکراوە بەگشتی چەندە ڕێژی کورسیەکان لە تورکیا 600 کورسیە ئێستا لە هەڵبژاردننی 2010 295 کورسیە ناوە ئەمە گەر گۆڕانکاری بەسەرا نەیە بۆ ئەم هەڵبژاردنە داتا و ژمارەکان هەر بەو شێوازە بمێنێتەوە ئەم 295 چی پێ ئەکرێت ئەگە سەرۆکیان بەدەستەوە نەبێت لە تورکیادا چکە بۆ سیستم سەرۆکایەتی لە وڵات بەڵێ سیستەم سەرۆکایەتیە بەڵام ئێمە سەرۆکی نوێ دەرەچێ کە سەرۆکی نوێ دەرچوو بێگومان ئەمان لە پەرلەمانە دەتوانن هەنێ لە بڕیارەکانی سەرۆک گیر و گرفتێ بکەن ئەمە لە حاڵەتێکا کە ئاکپارتی لەگەڵ مەهەپەیە زۆرینەیەکیان هەبێت کە بتوان لە پەرلەمانە گرفت دروستکەن بۆ سەرۆکی نوێ بەڵام ئەگەر سەرۆکەکەیان کەوت بێ ئەمە شتێکی مەمتەقیە کە خۆشیان دەنگەکانیان کەس بووە ئەچینا سەرۆکەکانیان بێگومان ئەگەر سەرۆکەکەیان بکەوێت لە هەڵبژاردننا کەواتە دەنگەکان بە شێوەیەکی گشتی دابەزیوە بە شێوەی گشتی دابز بۆیە لەو ئەگەرەدا ئاکپارتی لە ناو پەرلەمان دەمێنێت وەکو ئۆپۆزیسیۆن ئەمە لە حاڵەتێکە ئەگەر هەڵۆشانەوەی حیزبەکە جابوونەوەی حیزبەکە دووکردبوونی حیزبەکە نێتە ئاراوە چونکە ئێمە ئاگادارین مەهەپە لە ماوەی ئەم چەند ساڵی ئاخیرەیە سێ کردبوونی بەخۆی بینیوە بۆ نمونە مەهەپە خۆی هەیە ئیستایی پارتی هەیە کە مەراڵەکشنارە لەگەڵ بیوک بیرلک پارتی ئەویش هەر لە مەهەپە جابۆتەوە پارتی یەکێتی گەورە ئەم پارتی یەکێتی گەورەیە ئیسە لەگەڵ مەهەپەیە لەگەڵ ئاکپارتیایە بەڵام هەر جیاوازە لە مەهەپە تێکەڵ بە مەهەپە نەبووتەوە بۆیە ئاکپارتیش من پێم وایە لە دوای ئەمە هەڵبژاردنەوە کەوتنی سەرۆکەکەیان دووکردبوونێ یا خوسیەکردبوونێ بەخۆیەوە دەبینێت ئەومان بینی ینی ئاکپارتی چەند کەسێکی گرنگی لێ هاتنە دەرەوە بێگومان ئەحمەداو دۆغڵۆ یەکێکە لەوانەی کە لە ناو ئاکپارتیا دەرەوە زۆربەی زۆری ئەوانەی کە لەگەڵ ئەردۆغانە بوون لە 1970 ئەگەر هەڵە نەبم دامەزرێنەری ئاکپارتی ئەردۆغان بە تەنیا یەک کەس دوو کەسی لەگەڵ ماوەتەوە هەمویان لەگەڵ یا چوونەتە دەرەوە ئەمە ئەوە دەگەێنێت کە ئەوانەشی کە ئێستا لەگەڵ یا ماونەتەوە لە دوای ئەو ئەمە شتێکی ئاسایی هەموو حیزبێک لە دنیا لە دوای شکست خواردنێکی تاڵ چونکە ئەردۆغان چاوەڕێی شکستێکی تاڵەکە لە هەڵبژاردنەکانە من پێم وایە ئەو شکستە تاڵە بێتەوەی ئەوەی کە کورسیەکانیشان لە پەرلەمانە دووکەت و سێکرد بێت ئەمە بەرەی ئەردۆغان و ئەو لایەنانی کە پشگیریەکەن ئەین چاوەڕێی وەکو جەناب تەڵی شکستێکی تاڵەکەن لە بەرامبەردا بەری کەمال کلیژدار ئۆغڵۆ و کورد و لایەنە چەپەکان هەیە کە ئەوانیش چاوەڕێەکەن ینی هەنگوینەکە بخۆنەوە بەشێکی زۆری بەر ئەوان بکەوێت سەرکەوتنی کەمال کلیژدار ئۆغڵۆ بە تایبەتی لە پرۆسەی هەڵبژاردن بۆ سەرۆکی ئەو وڵاتە لە بەرامبەر ئەردۆغان ئەتوانین بڵین داتا و ژمارەکان چیمان پێڵن چکە کۆمەڵێک ڕاپرسی ئەنجام دراوە لەلایەن هەندێک لە دەستگا بەناوبانگ و دیارەکانی تووچیاوە ینی ئاماژە بە سەرکەوتنی کەمال کلیژدار ئۆغڵۆکەن لە گەڕی دووەمی هەڵبژاردن بە هەندێک لە چۆنەڵێها فارقێکی بەسیط جەنابەت چۆن خوێنەوەی بۆگەی ئەبێ ئێمە تێبینیەکمانە بێت دائیمەن بە هەندوەری بگرین لە هەموو هەڵبژاردنەکانی پێشووتری تورکیادا تا ڕادەیەکی زۆر هیچ سنتەرێکی ڕاپرسی لە تورکیا بێلایەن نییە لە ئێستادا بەشێکی زۆر لە سنتەرەکانی ڕاپرسی کڕاون یاخود پارە وەرەگرن یاخود سپۆنسەرەکرێن لەلایەن حکوومەتی ئاکەپە و دەوڵەتەوە ئەردۆغانەوە ئەمانە دێن سەر لێ شێواندن دروستەکەن بۆ هاوڵاتیان بۆی بە هاوڵاتیان لە ڕووی دەرونیەوە پێی بڵێن کەوا ئەردۆغان بەهێزە و تۆ جاران دەنگی پێدا و ئیسە ژەردەنگی بەرێت چونکە ئەو دەرچووە و هەروەها
دیسانیشەوە هەندێکی کە لە سنتەرەکانی ڕاپرسی سەر بە ئۆپۆزیسیۆنە لەلایەن ئەوانەوە دروست کراوە هەندێکیان هەر سنتەرەکە هی ئەو حیزبە خۆیەتی بۆیە من بۆ خۆم هەنێک لە سەرچاوەکانی میدیای تورکیش ئاماژە بۆەوە دەکەن کە هیچ سنتەرێکی ڕاپرسی جێگەی متمانەیەکی ئەوتۆنیە کەوا تۆ بتوانی بیکەی بە سەنگی مەحەک بەڵام ئێمە ئاماژەکان شتمان پێ ئەڵێ ئاماژەکان ئەوەی کە پێمان ئەڵێ چییە بۆ نمونە ئێمە 10 ملیۆن کەسمان هەیە کەوا ئەم 10 ملیۆن کەسە زیانی تەواوەتیان بەرکەوتۆ لە بوومەلەرزەکانە زیانەکە لە چاوی ئەردۆغانە ناسن ێستا دژی ئەردۆغانن بێگومان ئەگەر لە سەدیش لە دژینە بن بەڵام لە ڕووی چێکە لە کاتی هەڵبژاردنە سایکۆلۆژیای دەنگدەر لە کاتی بوومەلەرزەیە سایکۆلۆژیای جیاوازە لە کاتێکی ئاساییە تۆ ئەیسا کەسێک ماڵەکەی ژنەکەی مناڵەکەی خانۆکەی ڕووخاوە مناڵی مردووە ژنی مردووە یا مێردی مردووە ئایا ئەمە ئامادەیە جارێکی کە بڕات بەشداری ئەگەر دەنگی بەردۆغان شابێ سوور بزانێ ئەو کۆمپانیایانەی کە خانوەکان بۆ ئەو دروست کردووە کۆمپانیەکانی ئاکپارتین کە بوونەتە هۆی کوژرانی ئەوەی کە کەمال کلژارۆغڵو پێڵێ 5 چەتە گەورەکەی تورکیا 5 چەتە هەیە لە تورکیا هەر 5 ئەم چەتەیە کە ڕێگەوبان و ئەپارتمنت و خانوبەرە و بەرهێنانەکەن هەمووی سەر بە ئاکپارتی و سەر بە ئیسلامی سیاسین ئەمانی کە زەرریان لێکەوتووە ڕقەستورن بەرامبەر باردۆگان و کۆمپانیا لانی کەم کە هۆکارن بۆ بێگومان لانی کەم ئەگەر تۆڵی لێ نەکەنەوە لە کاتی دەنگدانا لانی کەم ئەگەر زۆر دڵسۆزێ بوو بێتن بۆی دوودڵن ئێستا لەوەی کە ئایا دەنگی بدەنێ یا دەنگی نەدەنێ بەشێکیشان ڕەنگە هەر نەچن بۆ دەنگان ئەمە یەکەم دووەمیان ئێمە نزیکەی 50,000 کوژراومان هەیە لە ناو بوومەلەرزەکەیە بە ئەمانە هەمووی ڕێژەیە شتێکمانەیە 5 ملیۆن کەسمانەیە کە تازە ئەچن دەنگێن ئەم 5 ملیۆنەکێن ئەوانن کە لە ماوەی ئەم 5 ساڵەیە بوون بە 18 ساڵی یعنی لە 18 ساڵ بۆ 22 ساڵە ئەمانەکێن ئەمانە لە سایادەیان بێکارن لە ژێر سایی ئەو بارودۆخە ئابوووریە پرتەوازەی کە ئەردۆغان تووشی کردوون بەهۆی ئەو شەڕانەی کە لە سووریاییکا بەهۆی ئەو شەڕانەی کە لە کوردستانی خۆماناییکا بەهۆی ئەو ئاژا و کێشانی لە دنیاینێتەوە بەهۆی ئەوەی کە سەربازگە لە سۆمالە کاتەوە لەبەرەوەی کە لە لیبیا میلیشیا دروستەکە لەبەرەوەی کە پشتیوانی لە هێزەکانی تیرۆریستەکانی داعشەکات ئەو پارەی گەنجێکە کە هی بەخۆی یەزانێ ئەمانەش بێگومان ئەم دەنگدەرە نوێیانە نزیکەی 5 ملیۆنن بەڵێ زۆرن ئەمانە بەشێکی زۆریان لە سەدا دەی بێکارە بێژگەلەوە ئەمانە ئەوانن کە ئێستا دایک و باوکەکانیان نرخی خانوەکانیان کە کرێکی بێ لە 3 جار بە 3 بەرامبەر لە ماوەی ساڵ و نیوە 2 ساڵە 3 بەرامبەر بەرز بۆتەوە ئەمانە هەمووی پرسیارە بۆیە ئەگەر لە پێشووترە ئەردۆغان بەوەی ئەنازی کە خەڵکی تورکیا لە ڕەفاهیەت و لە بارێکی ئابووری باشە ئاژی و کەوا تورکیا لە ڕووی ئابووری و پێشکەوتووە ئێستا ئەوەشی نەماوە بۆیە ئابووری باری ئابووری سەنگی مەحەکە بۆ دەنگدەرێکە کە برچی بێ و خانۆکەی ڕووخا بێت و بێکار بێت و چانسێک ئاسۆیەکی ڕوونی لە بەردەمانە بێ ئەمە بە چی منطقێکە چێ دەنگەیە بە ئەردۆغان ئەگەر دە جاری کەش دەنگی پێدا بێ بۆیە ئەم باسی ئەومان کرد ئەمانە ئاماژەن بۆ ئەوەی کەوا دەنگەکانی ئەردۆغان کەمەکە پێشگە لەمەش خەڵکانی سیاستمەدار و دەوڵەتمەدار و ڕۆژنامەنووسی ناودار هەیە لە تورکیا بۆ نمونە کەسێکی وەکو سەلاحدین دەمیرتاش کە ئێمە کاتی خۆی ئاگامان لێبوو لە هەڵبژاردنەکانی پێشووترە ئەو ژمارانەی کە دەیدا بەشی زۆری ژمارەکانی وا دەردەچوو بۆ نمونە لە یەک لە هەڵبژاردنەکانی 2014دا ئاماژەی بەوە کرد کە هادەب لە 14 دەنگەکان دێنێ ئەوە بوو لە 14,8 هێنا بەڵێ ئێستا ئەو لەو باوەڕەدایە کە لەگەڕی یەکەمە ئەردۆغانەکەوێ و بە جیاوازێکی زۆریش نەکتەنیا سەلاحدین دەمیرتاش بۆ نمونە خەڵکەکانی دیکەش زۆری پێیان وایە کە ناچێتە گەڕی دووەمەوە باش ئەمە بەرەی بەهێزی کەمال کلیژدار ئۆغڵۆ و ئۆپۆسیۆن و چەپەکان کە وای کردووە ینی ئەم پێشبینیە یەکلاکەرەوانە بکرێ بۆ کەوتنی ئەردۆغان یاخود نەخێر ئەو شکستانی کە جەنابەت ئاماژەت پێدا لە ڕووی ئابووری و هەروەها لە ڕووی فەسادی و گەندەڵی کە ئێستا ینی بەرەی ئەردۆغان لە تووچاپەی ڕەویەکەن و لایەشی دیکەش ینی بیرمان نەچێت یعنی تەندروستی ئەردۆغان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپیەچێت لە زۆرێک لە ئیڤێنتەکان و ینی بانگەشەکان هەڵبژاردن بەشداری نەکردووە لە تووشادا
ئەمەش فاکتەرێکی کە نییە کە ئەردۆغان کەوتنی بەهێز بێ لە ڕاستیدا ئەو فاکتەرانە فاکتەری لاوەکین بۆ نمونە ئەو کەسەکە نەخۆشە یا ئەو کەسەکە بۆ نمونە بۆ هۆکارێ لە هۆکارەکان با بڵێن ڕێژێک لە دەنگ لە دەست ئەدا هەر حیزبێ بەڵام هۆکارە ڕاستەوخۆکان ئێمە بێ بزانین هۆکاری ڕاستەقینە لەسەر پرسیارەکەی بەڕێستان لە ڕاستیدا من پێم وایە بە قووەتی ئۆپۆزیسیۆن نییە بە قووەتی شخصی کەمال کیژاڕۆغڵو نییە ئەوەی کە معادلات یاخود هاوکێشە سیاسیەکانی دنیا پێویست بەوە ئەکا کە ئەردۆغان ماڵئاوایی بکە لە سیاست ماڵاوایی بکە لە تورکیا بۆ تورکیا ئێمە هەمووان دەزانین کە پێگەیەکی استراتیجی یەکجار گەورەی هەیە بۆ خۆراوە بە تایبەتی بە پلەی یەکەم بۆ ئەمریکا بە پلەی دووەم بۆ یەکێتی ئەوروپا بە پلەی سێهەم بۆ بەریتانیا ئەمە وای کردووە کە ئەم وڵاتانە لەگەڵ بەدڵ و بەجان لەگەڵ دەوڵەتی تورکیا بن نەک لەگەڵ ئەو شخصانەی کە تورکیا بن بەڕێوە حکوومەتەکان یاخود سەرۆک حیزبەکان دەسەڵاتەکەیان نین بەڵێ با نمونەیەکت بەمێ بۆ نمونە پەیمانی ناتۆ نزیکەی 60 معسکەری لە ناو تورکیا هەیە ئەمانە ئەگەر تورکیا ببێ بە فەوزا ببێ وەکو سووریای لێبێ ئەم سەربازگایانەی پەیمانی ناتۆ کە لە هەندێکیانە بە تایبەتی لە بنکەی ئەنچەرلیک بێجگەلەوەی کە بنکەیەکی سەربازی پتەوی پەیمانی ناتۆیە کڵاوەیە تۆمیشی تایە ئەم کڵاوە تۆمیانە نابێ بکەوێتە دەستی لایەنێک وەکو چۆن کاتی خۆی یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە بۆیە ئەوان بەدڵ و بەجان تورکیا ئاپارێزن بەڵام بەدڵ و بەجان ئێستا کار بۆەوە دەکەن کەوە تورکایەکی ئەلمانی لە ناو سیستەمی ناتۆدا بەشێ بێ لە سیستەمی نێودەوڵەتی بۆ پاراستنی سەقامگیری یەکێتی ئەوروپا و ئەمریکا نەک بوو بێ بە سەرئێشە لەلایەکەوە ئەڕوا سیستەمی ڕۆکێتی S400 لە سۆڤێت لە رووسیا ئاکرێ لە کاتێکە ئەم سیستەمە دش بە سیستەمەکەی پەیمانی ناتۆیە ئەمە یعنی ئەزانی لە چیەچە من تێناگەم تۆ لە ناو سیستەمێکی ئاڵۆزی دیفاعیایی بچی سیستەمی دوژمنەکە بکڕی ئەمە بۆ ئەوان مایی پەسەندکردنی ئەگەر بورە ئەو بانگەشەی کە ینی بەرەی کەمال کلیژداڕۆغڵۆی کەن چکەوان ینی نایشارنەوە دەیانەوێت تورکایشی ئەلمانی وەکو جەناب دامەژت پێدا و زیاتر ڕووکردنە بەرەی خۆرئاوە و ئەوروپا و ئەمریکا و بەریتانیا و پاراستنی ئەو دەوڵەتەی کە لە ڕابردوو لە سەردەستی کەمال ئەتاتورک دروست بوو ئەمان درێژە پێدەری بن کەواتامانە کۆمەڵە هۆکارێکن بۆی کە ئەوروپا و ئەمریکا و بەریتانیا پاڵپشتی ڕسمی فەرمەوەی بەڵێ بەس یارمەتیم بە یەک هۆکاریکەیە کاتی خۆی کە ئەمریکا و غەرب پشتیوانی ئاکپارتیان کرد پێیان وابوو کە ئەم نمونەیە لە ئیسلامی سیاسی دەبێتە نمونەیەک بۆ دیموکراسی و بۆ دەساودەستکردنی دەسەڵات دەیانویست لە ڕێی ئاکپارتیەوە نمونەیەک پیشانی دنیا بدەن کە دەکرێت ئیسلامی سیاسی ئینتیگرێشن بکە لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیا و دەسەڵاتی بدەیتێت دیموکراسی بێت و دەسەڵات تەسلیم کاتەوە بەڵام ئەم ئێستا بۆ خۆی هێشتا کە هەڵبژاردن نەکراوە هەڕەشەی ئەوە ئەکەن کە ئەگەر کودەتا بکرێ ئەمان بە ئەنجامەکان ڕازی نابن بۆیە من لەو باوەڕەدام وەکو زەمن وەکو کات زەمەنی ئەردۆغان بەسەر چووە ئەمەی کە وای کردووە کە هەڵبژاردنەکان ئەردۆغان بیدۆڕێنێ زیاتر ئەو لایەنەیە با نمونەیە کرد بەمێ ئێمە دەپرسین لە کاتێک کە بوو مەلەرزەکە لە تورکیا ڕوویە خەڵگەیوت بۆچی هیچ باڵێزخانەیەکی ئەمریکا و بەریتانیا و ئەوروپا لە ئەستەمبول نەماوە خەڵگومانیە بوو لەوە خۆی لە ڕاستیە گومانەکە لەوە نەبوو بوومە لەرزەکە بەڕێکەوت لەو کاتە ڕوویدا ئەوان هەمویان بۆی پیشانی خەڵکی تورکیای بدەن کە ئەردۆغان لای ئێمە کۆتایی هاتووە بە جوملە ڕۆشنە دەرێ لە تورکیا بایکۆتیان کرد بۆی بۆ نمونە باڵوێزی ئەمریکا بە ئاشکرا کامیرە لەگەڵ خۆی دەبا دەڕوا بۆ بنکەکانی جەهەپە لەگەڵ سەرۆکی جەهەپە کۆبوونەوە دەکا ناڕوا بۆ لای ئەردۆغان ئەمە بۆ خەڵکی تورکیا بۆ ئەو خەڵکانەی کە سەرمایەدارەکانی تورکیا کە لەگەڵ سەرمایی ئەوروپی و ئەمریکا تێکەڵن ئەمە پەیامە دەنگ مەدەن بە ئەردۆغان لای ئێمە کۆتایی هاتووە ئەگەر ئەتانەوێت تورکیا بەرەو ئابوووریەکی باشتر بڕوا بەرەو چەسپانی و سەقامگیری بڕوا دەبێت ئەردۆغان کۆتایی پێبێ من لەو باوەڕەدام ئەمە زیاتر ئاماژەکان دڵنیامان نەکاتەوە پێم وا بێگەیشتووە لەبەرەوەی ئێستا خودی ئەردۆغان ئەگەر ئێوە ئاگاتانە دەنگ و باسەکان بێ زۆر شڵەژاوە ئاکپارتی
لە ناو تورکیا کەیسەکانی گەندەڵی دێتە دەرەوە جاری جاران بواە ئیستا بە سەدان کەس ئەخرایە ناو زیندانەوە بەڵام کەس قسە ناکە لەبەرەوەی ئەوانەشی کە لە ناو دام و دەستگاکانی تورکیان کە ئێستا لەلایەن ئەردۆغان و کۆنتترۆل کراوە بەشی هەرە زۆریان نەزانن کە ئەستێرەی لە ئاوابووندا لەبەرەوە وەکو پێویست ئەوانیش بەتەنگ ئەو وینانۆ ناڕۆن دەزانن کەمە ئاخر ڕۆژەکانە و سیستەمێکی تازە لە تورکیا بەڕێوەیە بە هەمان شێوە ڕۆژگارێک و بڵێن ڕۆژگارێکی تازە لە تورکیا بەڕێوەیە کە بە تەواوەتی سیمای ناوچەکە دەگۆڕێ. ئەم ڕۆژگارە تازێ ومانەزانین بۆ ئەو ڕێژە زۆری کورد لە تورکیا زۆر گرنگەوە ئەو گۆڕانکاری لە دیموکراسی و لە ئازادی ڕادەربرین و هەروەها لە ڕاوەدونانی چالاکوانان و ڕۆژنامە نووسان و کەسایەتە سیاسیەکانی حیزبە کوردیەکان لە تورکیا ینی چاوەڕوانی ئەون کە بە تەواوەتی ئەم دەسەڵاتە بگۆڕێ لە نەورۆزی ئەم ساڵا بینیمان ینی سەرکردەکانی هادەب نەیان شاردەوتیان ینی سەردەمی ئەردۆگان و دەوڵەتی چۆنڵی توندرە و دیکتاتۆری بە کۆتا دێنین ئێمە کورد بەو ڕێژە زۆری کە لە تورکیا هەیە بەو ڕێژە دەنگدەرەی کە بۆی هەیە دەنگ بدا لە هەڵبژاردننی چواردەی مانگدا ئەتوانێت چ گۆڕانکاریشی گەورە لە جەوهری مەسەلە سیاسیەکان و هەروەها کۆمەڵایەتیەکان و پرۆسی دیموکراسی و خودی حاڵی کوردی ژمێنێتەکایەوە. خۆشبەختانە کورد لە تورکیا سیاسەتەکەن و کەسانی زۆر بلیمەت و زیرەکیان هەیە لە سیاسەتە و زۆر بەباشی لە هاوکێشە سیاسیەکانی دنیا تێگەن. ئێستا ئێمە ئەگەر دیقەت بین سەلاحەدین دەمیرتاش ئاماژە بۆ ئەوە دەکاتکەوە لە ئەگەری سەرکەوتنی ئۆپۆزیسیۆنە چەکدانانی پەکەکە پرسێکە کە مای گفتوگۆیە ئەم پرسە بێگومان ئەم قسەیە کەسێکی وەکو سەلاحەدین دەمیرتاش کە خۆی هێمایەک و ڕەمزێکی گەورەیە من پێم وایە لە ناو کووردا لە دوای بەڕێز سەرۆک عەبدوڵڵا ئۆجەلانەوە دووەم کەسایەتی کە لە تورکیا هەبێت سەلاحەدین دەمیرتاشە. ئەو کاتێم قسەیە دەکا بێگومان تێگەیشتووە کە لە دوای ئەم هەڵبژاردنە تورکایەکی نوێ بەڕێگاوێ لە ناو ئەو تورکیانوێدا کورد فرسەتێکی زۆر مێژووی و گەورەی هەیە. لەم فرسەتە مێژوویە گەورەیەدا دەبێت پرۆسەی ئاشتی بێتەوە ئارا کە پرۆسەی ئاشتی بێتە ئاراوە بێگومان خاڵەکەی زۆر گرنگە. ئێمە ئاماژە بە پرۆسی ئاشتیەکەین لە سەردەمی ئەردۆغانە بەڵام لە سەردەمی ئەردۆغانە هیچ پرۆسەیەکی ئاشتی ڕاستەقینە بوونی نەبووە. هیچ هەنگاوێک بەرەو ئاشتی لەلایەن ئەردۆغانەوە بوونی نەبووە. پرۆسەی ئاشتی لەلایەن ئەردۆغانەوە شێوازێ لە شێوەکانی شەڕ بووە. درێژکردنەوەی شەڕ بووە بە فێڵ و بە تەڵەکە بازی. ئێمە ئاگادارین کە لە کاتی پرۆسەی ئاشتیدا لە پاریس سێژنە چالاگوانیان کوشت کە خودی دەوڵەتی تورکیا بە ئاگاداری دەستگای هەواڵگری میتی تورکیا ئەموو دوایی چیرۆکەکەمان زانی کە هاکان فیدان لەلایەکەوە نوێنەریانە نارد لەگەڵ پەکەکە لە ئۆسلۆدا نیشت لەم لاشەوە کوشتاریان لە سەرکردەکانی پەکەکە ئەکرد و لەم لاوە بۆیە پرۆسی ئاشتی لە تورکیا هەرگیز بینی نەبووە. بەڵام ئەم جارەیە من پێم وایە لەبەرەوەی ئەو کوالیسیۆنەی کە دێتە سەردەسەڵات جەهەپە جیاوازە بە هەموو پێوەرەکان لە بیرمان نەچێ. ئەم خاڵەش خاڵێکی زۆر گرنگە ئەو جەهەپەیە کە ئێستا هەیە ئەو جەهەپەیە نییە کە لە سەردەمی کەمالیەکان بوونی هەبووە ئەو جەهەپەیە نییە کە لە هەشتاکانە کودەتای بۆ ئەکرا و ئەزممویشیان لە شکست و مامەڵەی ئەردۆغان وەرگرتوێ لەگەڵ کووردە. پێم وایە تێگەیشتون باش تێگەیشتون بێژگە لەوەش خودی کەمال کلجاڕۆغڵو کە ئێستا دەبێتە سەرۆکۆماری ئایندەی تورکیا بۆ خۆی کەسایەتیەکە کووردە خەڵکی دەرسیمە خۆی قوربانی سیاسەتەکانی مستەفا کەمال و جەهەپەی کۆنە چۆن خۆی خەڵکی دەرسیمە تۆنجەلیە. بۆیە من لەو باوەڕەدام پرۆسەی ئاشتی دێتەوە ئارا بەڵام ئەم جاریان پرۆسەیەکی ڕاستەقینەی ئاشتی دەبێ. بۆیە من بە گەشتبینیەوە سێری ئەو پەیامەی سەلاحەدین دەمیرتاشەکەم کە دەڵێت ئێمە دەنگ ئەدەین بە کەمال کلجاڕۆغڵو لەبەرەوەی ئێمە لە ئایندەی تورکیایە دەمانەوێت هەر ناویشی بردو بە سەرڕاندی نەک بە سەرۆک. بەڵێ خۆی ئێستا ئەو خەڵک لایوان یەکلا بۆتەوە من پێم وایە یەکلا بۆتەوە بەڵام زۆریشیانی وەڵام نەوانم نەبیستۆتە ئەسانی ئەمە شتێکی تازەیە کە ئێستا لە خۆی تۆزەشکلی لە غاندیە چێ پێڵێن غاندی تورکیا هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەی ئەگەر هاوڕێیان گرافیکی ژمارە 4 مامپشان بن
زیندانەکانی تورکیا وڵا کاکە کاروان ئەگەر گرافیکی ژمارە 4 نازانم ئەگەر سەرنج بدەین لە ساڵی 2000 زیندانەکانی تورکیا بەڵێ زیندانەکانی تورکیا کاکە کاروان ساڵی 2016 38 زیندان لە تورکیا دروست کراوە باش ساڵی 2016 ساڵی 2022 وڵای بەس دوو گرافیکمان لایە بەزەوەی سەرۆکەکان و لەگەڵ پارتەکان بەڵێ کێشەمان نییە ساڵی 2016 38 زیندان لە تورکیا کراوەتەوە ساڵی 2021 39 دانە ئەگەر بە ژماردنێکی خێرا بیژمێری یعنی لە 9 ڕۆژ جارێک لە تورکیا سجنێک کراوەتەوە لە تورکیا سەردەمی ئاکەپە لە تورکیا لەم لە ئێستادا 341,000 کەس لە سجنە لەم 341,000 کەسە لانی کەم 15 بۆ 20,000 ئەندامانی هادەپ و کووردە سەرکردەکان و کادرێ پێشکەوتەکان و کادرە دیارەکانی هادەپالاکوان و ڕۆژنامەنووس و نزیکەی 40-50,000 لەمانە ئەوانن کە بە تۆمەتی بزوتنەوەی خزمەت دەستگیر کراون بۆیە کۆتایی هێنان بەم مەساتە بەم کارەسادە بەم تراژیدیای زیندانانە لە تورکیا بۆ خۆی هەموو بەرەی ئۆپۆزیسیۆن دەزانێ ئەگەر ئەوان یەکیش نەبن ئەگەر ئەوان بۆ چوونیان جیاواز بێ بەڵام یەک شت کۆی کردوونەتەوە کە چارەنووسی مێژوویەکی دوور و درێژی تورکیا و ئایندێکی دوور و درێژە بۆ تورکیا ئەویش لابردنی ئەردۆغانە چونکە وەکو باسمان کرد بە لابردنی ئەردۆغان من پێم وایە و لاپەڕێ هەڵدەدرێتەوە کۆتایی دێ بە تەواوەتی بە خەون و خەیاڵی عوسمانگەرایی کە پێی وابوو لیبیا هی تورکیایە سووریایی تورکیایە ویلایەتی مووسڵ هی تورکیایە نازانم دنیای کردبووکردار ئۆغڵۆ فریاد ڕەسی کووردە من پێم وایە کورد خۆی فریاد ڕەسی کووردە کەماڵ کژارۆغڵو هەرگیز نابێتە فریاد ڕەسی کورد بەڵام کورد هادەپ وەکووتم سەرکردەکانیان زیرەکن زۆر زوو تێگەن دەزانن چی ئەڵێن دەزانن چیەکەن و زۆر یەکگرتوون بەهێزن هیچ شتێک بەرامبەریان نییە ملکەتیان کار ئەوە کەسێکی وەکو سەلاح عەلی دەمیرتاش لە زیندان ئەردۆغان پێم وابێ خۆی چوە بۆ لای وەکو باسەکرێ بە شخصی بەڵێ داوای لێ کردووە بەس لەگەڵ ئاکپارتیا بن ئەوەی تۆ ئەتەوێ من ئەواکەم وتوێتی من لەگەڵ گەلی خۆمام لەگەڵ تۆیانیم تۆیەک لە ڕابردوویەکە هیچی نەکردوێت لە داهاتوویەکە هیچ شتێکی پێ ناکرێت سەرکردەیەک ئامادە بێت بەو هەموو گەورەی و مەزنێ و خاوەنی لانی کەم 5 ملیۆن دەنگی تورکیا بێ لە زیندانە بمێنێتەوە بەرامبەر بە هەڵوێستێکی خۆی بۆیە من پێم وایە کورد خۆی فریادڕەسی خۆیەتی بەڵام لە تاریخی تورکایە لە دوای مستەفا کەمال ئەگەر لە دوو کەوانەیە چونکە ئەوش گفتوگۆی زۆری لەسرە ئەتوانم بڵێم خوێنڕەشترین و دڕندەترین و دووڕووترین و نامەرترین سیاسەتمەداری تورک بەرامبەر بە کەیسی کورد ئیسلامی سیاسی بۆ لە تورکیا لە ناو ئیسلامی سیاسیشە خودی ئەردۆغان بووە ئەوەی ئەوان بە کوردیان کردووە من پێم وایە بە تاریخی تورکیا کەس ئەو شتەی نەکردووە بۆیە بەتەنا لابردنی ئەم دێوەزمەیە لەسەر شانی ئێمە سۆی کورد ڕوونە لە تورکیادا من پێم وایە بەلاچوونی ئەردۆغان ناڵێن لە ساڵی یەکەما و ناڵێن لە شەژمانی یەکەما بەڵام پرسی کورد دیسانەوە بە قورسی دێتەوە ناو گۆڕەپانەکە ئەو کاتەش ئەحمەد داودۆغڵۆیەکێکە لەوانەی بۆ خۆی باوەڕی بەوە هەیە کە یەکێکی شەلەوانی کە لە ناو کوالیسیۆنەکەی جەهاپەدایە ئێستا بۆ خۆی ئەحمەد داودۆغڵۆ لەو باوەڕەدا لە کتێبێکی هەیە قوڵای استراتیژی فەلسەفەی ئەحمەد داودۆغڵۆ کە کاتی خۆی بە مونەزیری ئاکپارتی تۆمار کرابوو ئەو لەو باوەڕەدایە تورکیا بۆی بەهێز بێ ئەبێ کورد و تورک بەیەکەوە حکمی تورکیا بکەن هاوپەیمان بن بەیەکەوە بڵێ کورد و تورک ئەگەر بەیەکەوە بن هیچ هێزێ نییە بیانخا بەڵام ئەمە قسەی ئەو خۆیەتی ئەڵێ بەڵام ئەگەر کورد تورک دوژمنی کورد بێ ئەوە ئەمەمان بینی کە ئەردۆغان بەسەر یادێت چونکە ئەگەر لە تورکیا ئەردۆغان بکەوێ
کورد خستوێتی نە ئەمریکا خستوێتی نە جەهەپە خستوێتی نە ئی پارتی مەراڵەکشنال خستوێتی ئەوە سەلاحدین دەمیرتاشە ئەوە هێزی کووردە ئەوە ئۆجەلانە لە ئیمرالیەوە کە تەحەکومەکە بە دەنگەکانە و ئەردۆغانە خات. ئەمە ینی بەرەی کەمال کلیژدارۆغڵۆ بە چەپ و بە کورد و بە عیلمانی و بە ئیسلامیەوە بەرەی ئەردۆگانیش بە هەمان شێوە بە ئیسلامی سیاسی و هەروەها بە هەندێک لە عیلمانیەکانەوە بیرمان نەچێت گولەنیەکان هەن بەڕاستی ئەمانە ژمارەیەکی زۆرن و لە ڕابردووە لەسەر دەستی ئەردۆگان و ئاک پارتی بە تایبەتی لە دوای کودەتاکی کە ڕوویدا بەسەر ئەردۆگاندا یعنی ژمارەیەکی زۆریان لێ ینی گیراوە لە زیندانەکان و ژمارەیەکی زۆریان ڕایان کردوتە دەرەوە و ژمارەیەکی زۆریشیان ئەین تاوەکوسە بێسەر و شوێنن لە وڵاتەیە. ئەمان یەکلاکەرەوەن لە هەڵبژاردننی پەرلەمانی سەرۆکایەتی تورکیادا ئەگەر یەکلاکەرەوە بن دەنگیان بۆ چێ بەڕاستی لێسەیە کاکڕێکەوت یەکلاکەرەوە نین لەبەرەوەیان زۆر نییە پێ دەڵێم سیفەتی بزوتنەوەی خزمەت حیزب نییە کە جەماوریە بێت و دەنگی پێبا بزوتنەوەی خزمەت ئەگەر بەدەنگ ئەژماری پێ ڕەنگە لە سەدا یەکی کۆمەڵگەی تورکی پێک بێنێ بەڵام بزوتنەوەی خزمەت خەسڵەتێکی هەیە وەکو ڕێکخراوێکی ئیسلامی کۆمەڵایەتی نە ئیسلامی سیاسی ئەمان دادوەرەکان حاکمەکان ئەفسەرە گەورەکانی سوپا خەڵکانی پلەداریان لەگەڵا بەڵام وەکو جەماوەر لە ناو خوارەوەی خەڵکانی خوێنەوار و پلەدار و ئەمانەیە لە ناو حیزبە ئیسلامیەکانی دیکەدان بەڵام گرنگجی بزوتنەوەی خزمەت لە خاڵێکی دیکەیە کە زۆر گرنگە باسی بکەین ئەویش ئەوەیە ئێمە دەپرسین ئەگەر ئەردۆغان لە هەڵبژاردنەکانی دیکەدا لە سەدا چلی هێنابێ و لە سەدا 35 هێنابێ و لە سەدا 50 هێنابێ خەڵک دەنگدەر و لایەنگرەکانی ئاکپارتی کێ دوای ئەردۆغان ئامێزیان بۆ کاتەوە تۆ بتێ و نەتەوێت ئیسا ئەردۆغان با بڵێن لە سەدا 35 هێنا بڵێن لە سەدا چل بە کەوتووی 45 بێنێ هەر کەوتووە بڵێن لە سەدا چلێ هێنێ باوای دابنین ئەم لە سەدا چلە کە دەنگەدا باردۆغان دەنگی نەداوە بە کەمال کلیژدارۆغڵ وایە پێچەوانە ئەبێتەوە و چۆن ئەردۆغان لە سەدا 54 هێنا سەرۆکی لە سەدا 54 تورکیا بوو ئەمانیش ئەبنە سەرۆکی لە سەدا 60 تورکیا ئەم لە سەدا چلە لە ڕاستیدا من لە یەکێ لە نووسینەکانی خۆمە ئاماژەم بەوە کردووە کە فەتحولا گولەن دەگەڕێتەوە بۆ تورکیا بەڵام ئایا وەکو ئیمام خومینی دەگەڕێتەوە یا وەکو عەلی سیستانی دەگەڕێتەوە جوانەوە ڕایتۆکو کامیان دەگەڕێتەوە بەڕای من وەک عەلی سیستانی دەگەڕێتەوە دەبێتە لەبەرەوەی بەڵێ دەبێتە مەرجعی خۆی هەر مەرجعە چونکە فەتحولا گولەن ئێستا پەیان نەبووە فەتحولا گولەن لە هەشتاکان لە کودەتایی 1970 سپتێمبر 1970 تا ڕادەیەکی زۆر لەگەڵ دامەزراوەی سەربازیە هاوپەیمانێکی ناڕاگەیەنراوی هەبوو بۆ لێدانی ئیسلامە سیاسیەکانی دیکە بۆ لاوازکردنی ئیسلامی سیاسەکانی دیکە ئەم هاو لە ڕێگەی کردنەوەی خەستەخانە و کردنەوەی قوتابخانە و کردنەوەی زانکۆ و ئەیزانین لێرەش هەیە زانکۆشتیانە بوو بەڵێ لە زوبێ وڵاتانە ئەمان وەکو کاری خێرخوازی پیانەوترێ ئیسلامی کۆمەڵایەتی لە هەمووی گرنگترەوەیە کە خودی فەتحولا گولەن ئەندێشە و سیاسەتی جیاوازە لە بیرکردنەوەی ئەردۆغان بە 360 پلە لە ئەردۆغان جیاوازە ئەردۆغانێکی ئیخوانی کە باز لە عوسمانگەراییەکە و باز لەواکە ئێمە سەلجوقیڕانەوەی ئێمە ئەبێ بینەوە بە سوڵتان و ئێمە ئەبێ بڕۆین نیوەی دنیا بگرینە و باسی ئەواکە بێمە خۆمان ئامادەکەین بۆ جەژنی ساڵی 2070 بە بۆنەی تێپەڕبوونی 1000 ساڵ بەسەر شەڕی مەلازگردەوە ئەم عقلیەتە بەڵام ئەم پێی وایە بزوتنەوەی خزمەت پێی وایە قوڵایی جوڵانەوەی ئیسلامی لە تورکیا لە ناو عالەمی عەرەبیان نییە لە ناو حرەکاتی ئیسلامیان نییە بەڵکو بە پێچەوانەوە قوڵایی جوڵانەوەی حرەکاتی ئیسلامی لە بەرەو ئەوروپا ڕۆیشتنە بۆیە بیرکردنەوەیان جیاوازە من لەو باوەڕەدام فەتحولا گولەن لەم هەڵبژاردنانەیە ڕۆڵی زۆر گەورە لە بیرمان نەچێ وەکو خۆت باسەکرد نزیکەی 40,000 کەس بە تۆمەتی ئەندامبوون لە
لە بزوتنەوەی خزمەت ئێستا لە زیندانان بەشێکی زۆر لەو ئەفسەرانەش کە خانەنشین کران یاخرانە زیندانەوە بە هەمان تۆمەت بوو کودەتاکەی ساڵی 2016 ئەردۆغان بە ڕسمی فەتحولا گولێنی تۆمەتبار کرد کە کودەتای کردووە زۆر ئەمریکاکانی کە تەسلیمی کاتەوە بڵێ بۆیە من پێم وایە فەتحولا گولێن لە داهاتووی تورکایە دەگەڕێتەوە بۆ تورکیا و ڕۆڵێکی باشی دەبێت لە کبکردنەوەی هەژمونی ئەو ئیسلامە سیاسی کە تا ئەمڕۆ لەژێر دەستی ئەردۆغان دەژوڵێتەوە. یەک خاڵی گرنگ کە کۆتایی ئەمێ ینی قسەی لەسەر بکەین مەسەلەی ئەسکەر و سەرباز و سوپا لە تورکیا. سوپا هەمومان نەزانین یانی لە زۆرێک لە دۆسیەکانە لە ڕابردوو بێلایەن بوو بەڵام ینی ئاک پارتی و خودی ئەردۆغان بە حکومەوەی کە بە تەواوەتی هەموو جومبەکانی وڵاتی گرت بۆ دەست ینی سوپاشی تا ڕادەیەک لە هەندێک بابەت تێوەگلان کە سوپا خۆی مەبەستی نەبوو لەو بابەتانەیە تێوە بگلێ. سوپا ئەگەر بێلایەن بێت لە تورکیا ڕۆڵی چۆنە بێت لە هەڵبژاردننی پەرلەمانی و لە هەڵبژاردننی سەرۆکدا؟ لە ڕاستی ئێمە بێ ئەو سوپایەی کە 1960 و 1970 کودەتای دەکرد ئەو سوپایە نەماوە لە تورکیا چونکە بەشی زۆری جەنراڵەکان یا گیران یا خانەنشین کران بینیمان لە کودەتاکەیە ژەنراڵی گەورە گەورەی سوپای تورکمانە بینی کە لە هەموو دنیا خەڵک ئەلەرزی لە بەریان بە بیجامەوە سەریان شۆڕەکراوە خرانە ناو ئۆتۆمبیلی پۆلیس و سەربازیەوە لە ناو تورکیا ئێستا دامەزراوی سەربازی زۆر لاوازە بەشێکی زۆری ئەفسەرەکان خانەنشین کران یا لە زیندانە توند کران بۆیە من پێم وایە لەم هەڵبژاردنەدا ڕۆڵی سوپا وەکو جارەکانی پێشوو دیار نابێت ڕۆڵێکی ئۆتۆی نابێت بەڵام لە داهاتووە من لەو باوەڕەدام کە سوپا لە تورکایە دیسانەوە دەگەڕێتەوە بۆ دامەزراوەی خۆی بیرمان نەچێ پارێزەرێکی سەرەکی دەوڵەتی سکیولاریست ئەلمانی کەمالیزم لە تورکیا سوپا بوو کاتی خۆی بۆیە ئەمان لە سوپایاندا سوپایان ڕەزیل و سەفیل کرد بۆیە یەکی لەو کارە قورسانەی کە لە بەردەمی کوالیسیۆنی تازەیە ئەوژەوەیە کە سەر لە نوێ سوپایەکی بە عقیدەی سەربازی ئایدۆلۆژیای سەربازی سوپای تورک ئێستا گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەمە کارێکی قورسە من پێم وانییە سوپا لەم هەڵبژاردنەیە بتوانێت قسەیەکی گەورەی هەبێ بەڵام بە بێلایەنی ئەمێنێتەوە لە بیرمان نەچێ سوپایەکی دیکە هەیە کە پێوترێ سادات ئەمە ئەو میلیشایەیە کە عەدنان تانەریفەرد هاوڕێی نزیکی ئاکپارتی و ئەردۆغان ئەم سوپایەکی دروست کردووە لە سێبەرە ترسەکە لەو سوپایەیە کە لە کودەتاکە هاتنە سەرجادە ڕیشە سوورەکانیە و شمشێریان پێەیە ئەمانە بێدەنگ ئەبن یا بێدەنگ نابن ئەوە بێ چاوەڕێ بکەین تا چواردەی مانگ بزانین ئەنجامەکان بەرەو پرسیار زۆر مابووتەوە زۆر مابوو بیرروژین بەڵام ینی بەنامەکەشمان بەرەو کۆتایە زۆر سپاس بۆ برای ڕزمان کاگڕەکەوت ئیسماعیل شارەزای کاروباری تورکیا کە لە سێدۆ لە پانۆراما لەگەڵمان سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەی پانۆراماتان پێشکەش کرایەوەش ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.